داهات لە هەرێمی کوردستانە بەبێ زیادکردنی کارەبا بەبێ پارەی 50,000 بەرمیل نەوت 400 ملیار دیناری مانگانەیە. بەڵام کێشەکە لێرە چییە؟ من حەزەکەم وەکو هاوڵاتیەک لە کوردستانە حەزەکەم یەک فلس نەنێرن بۆ بەغدا پارەی موچە بنێرێ، بەڵام ئەمە خۆیان پابند کردووە بەوەی ئەو 120 ملیارە بنێرن. پارەی پاڵاوتنی نەوت وەزارەتی دارایی ئاگای لێ نییە، پارەی فرۆشتنی غاز وەزاری دارایی ئاگای لێ نییە، پارەی کارەبا بەشێکی کەمی لە کۆتایی ئەچێتەوە وەزارەتی دارایی، پارەی گومرگەکان ئەنێرن بۆ گیرفانی کۆمپانیەکانی خۆیان و بۆ گیرفانی خۆیان، قاچاقچێتی و سەرانە بەردەوامە. طبعاً ئەو کاتە ئەو داهاتە ڕەسمیەی کە ناوی خەزێنەی گشتیە و کاگاواتی شێخ جەناب لێی مەسوولە طبعاً ئەوە خاڵیە بێتەوە. حکوومەتی پارتیوێکێتی هەموو شتێکی لێ چاوەڕێکرێ، هەموو خراپەیەکی بەرامبەر بە خەڵکی کوردستان لێ چاوەڕوانەکرێ. وەک چۆن بنزینی لە لیترێک 400 دینارەوە بۆ خەڵک گەیاندۆتە 1400 دینار، وەک چۆن کارەبای لە کیلۆواتی 18 دینار گەیاندە 72 دینار و 108 و زیاتر، وەک چۆن نەخۆشخانەکانیان خاڵی کردوتەوە، وەک چۆن قاچاقچێتیەکەن، وەک چۆن سەرانە وەرەگرن لە سەیتەرەکانە بە دڵنیاییەوە چاوەڕێوان ئێوەشان لێکرێت لە بەغداوە پارە بێت و لە ڕابردوو شامەیان کردووە بە پاساوی ناڕەوا پارەی موچیان لای خۆیان گلداوەتەوە دوایان خستووە. یعنی لێرە ئەوە ئەکەوێتە دەست خەڵکی کوردستانە، بێ خەڵکی کوردستان محاسبەی ئەمانە بکە، ڕێگە نەدا لەوە زیاتر با بڵێن یاری بە قوتی بکرێت.